جەناب دەڵێ لە وەڵامی ئەم قسێدا ئەڵێم دڵنیا بە هەر کاتێک بیتەوە بۆ کوردستان یەکەمین چالاکی تۆ لەگەڵ من ئەبێ بۆ ئەوەی دیبەی تێک بکەین. لە وەڵامی ئەم قسەیە ئەڵێم دڵنیا بە هەر کاتێک بیتەوە بۆ کوردستان یەکەمین چالاکی تۆ لەگەڵ من ئەبێ بۆ ئەوەی دیبەی تێک بکەین. وەڵاهی نازانم ئەوە شتێکی غەیبە و من ئەگەر بێم بۆ کوردستان چەند مەشغوڵە بم بە ئیش و کاری ترە چکە من یەکەمین پرۆژەم لە کوردستان سەردانی ماڵی شەهیدەکان و زیندانەکانە بە تایبەتی شەهیدانی دژ بە ئیحتیلال. بەوانش سەرمان بەرزە هەروەکو بە یەکەم شەهیدی ئیسلام سەرمان بەرزە هەر کەسە لە پێناوی ئیسلامە شەهید بوو بێ بیما فیه ئەوانەی 1985 هاوڕەکانی جەنابەت کوشتیانە کە لە لەشکری ئیسلامی بوون. مەشروعی یەکەمی منەوە دیبەی تۆ ئەوانە نییە چکە من مەشغوڵترین زیاتر بە شتێکی ئەواشەوە ئەوەش بە بچووک نازانم یعنی لە زمنی شتەکانە بێ بەڵام من خەمی ئەوەمە تا ئەو زەمەنەی ناشزانم کە تا ئەو زەمەنەی من بگەڕێمەوە بۆ ئەوێ چەک بەشانەکان و هەموو خەت و خطوتە عەسکەریانە تۆیان قبوڵ نەبێ دوای وردە وردە تۆ جانتاکەت هەڵگری و ڕاکەی ئەمجارە بۆ حاجیاوە ناقوتارت کەن هەر دەرچی ئەمجارە بۆ ئەوروپا.